سەبارەت بە چارەسەرکردن لە ڕێگەی باخ و باخداری و ئاژەڵەوە ئەو ئاژەڵانەی کە ئێمە هەمانە ئێمە زیاتر کار لەسەر ئەسپ و سەگ و کەروێشکەکەین کە ئەمانە ئاژەڵی ماڵین زۆر سەلامەتن ڕاهێنراون بۆ ئەوی لەگەڵ ئەو مناڵانی کە دێن لەگەڵ سەگ و ئەسپ و کەروێشکە ئیشەکەن بۆ ماوەی 12 دانیشتن لێرە بەردەوامە بین چی بە گروپ چی بە تاک. ئێمە بۆ چارەسەرە دەرونیەکان لێرەیە پشت بە ڕێگا و شێوازی تایبەت دەبەستین واتە ئەو ڕێگانی کە بەکارهێنین بەپێی حاڵەتەکان ئەگۆڕێ حاڵەتمان هەیە مەسەلەن پێویستی بە یاریکردنە پێویستی بە چارەسەری ئاژەڵە چارەسەری خێزانیە پێویستی بە چارەسەری لە ڕێگەی بیرۆکەیە لە ڕێگەی ڕفتارەوەیە. ئەو مناڵانی تووشی تراما بوونە یان تووشی حاڵەتێک بوونە کە مەرجێ لە ئاژەڵ بترسن ئەوکو حاڵەتێکی تری تایبەتمەندیان هەبێ تووشی تراومای بوون جا بە هەر جۆرە ڕووداوێکی تر بێ ئێمە لێرە ئاژەڵ بەکارەهێنین واتە سروشت بەکارهێنین بۆ ئاشبوونەوە و ڕاهێنانەوەی دەرونی تاکەکە. لە وڵاتی ئێمە بژنان با بەڵێن زیاتر تووشی گرفتە دەرونیەکانە بن بە حکمەوەی کە کۆمەڵی کۆکاری دەرونی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و هەروەها ئەو مێژوەی کە بەسەر میلەتی ئێمەدا هاتووە کاریگەری هەیە لەسەرەوەی کە خەڵکانێک تووشی گرفتی دەرونی بن. شەکانمان ئیشی تیمە یەک کەس نییە بۆ نمونە ئەکرێ ئەم کەسە پێویستی بە پارێزەر بێک ئێمە پارێزەرمان هەیە ئێمە ئەکرێ پێویستی بە دکتۆری عام بێ دکتۆرمان هەیە دکتۆری ژنانمان هەیە دکتۆری دەرونیمان هەیە چارەسەرکاری کۆمەڵایەتی و چارەسەرکاری دەرونیشمان هەیە واتە بەگشتی چارەسەریەکی گشتگیر وەرەگرێ بۆ تەواوی ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە